گەلێکی چاو بە فرمێسک لە ماڵ ئاوایی نەوشیروان مستەفادا. دووبارە سڵاتان لێبێت ئازیزان، لەگەڵتان بەردەوامین. میوانی ئێستامان بەڕێز مامۆستا عەلی کەریمی، سیاسەتمەدار و هاوڕێی نەوشیروان مستەفای. مامۆستا عەلی زۆر بەخێر بێت. من پێشێکەکەم کوور دەکەمەوە، هیچ ناڵم ڕاستەخۆ دێمەلات. بەڕێزت هەم هاوڕێی نەوشیروان مستەفا بوویت، هەم ماوەیەکی زۆر لە کاری سیاسیدا کارت لەگەڵ کردووە. نەوشیروان مستەفا بۆ تۆ چی دەگەێنێت و چۆن پێناسەی ئەم سەرکردە سیاسی کوور دەکەیت؟ پێشەکی کاکەڵۆجان ئیجازەم بدە دیسان لەو شاشە جوانەی ئێوە بەڕاستی غەم و پەژارەی خۆم، سەرخۆشی خۆم، کەس و کاری خۆم، خانەوادەی خۆم بە هەموو ئێوە لە پێشدا، بە هەموو گۆڕان خوازان و بە هەموو میلەتی کورد پێشکەش بکەم کە بەڕاستی خەسارەیەکی گەورە بوو. سەرخۆشی لە چیا و نما و چرا دەکەم، سەرخۆشی لە خوشکە بەڕێزەکانی دەکەم، سەرخۆشی لە کاک بەختیاری دەکەم و لە هەموو میلەتی کورد. بەڕاستی خەسارەیەکە کە بەو زوانە بۆمان جوبران نابێتەوە. ئەمن لە چەند وشەیەکدا ئەگەر بم هەوێ کاک نوشیروان پێناسە بکەم، نە کاک نوشیروان بە چەند وشەیەک پێناسە ناکرێت، بەڵام مەرگەکەی پێناسە بکەم، ئەویش ئەوەیە دەتوانم بڵێم کە لە مێژووی نوێی کووردا و لە مێژووی کۆنیشدا، چونکە مێژووی کۆنەکە و هەمومان دەزانی کە سەرنەویشت و چارەنووسی خەڵکی کورد چۆن بووە، بەڵام ئەمن پێم شک نایە سەرکردەیەکی کورد ئاوا بە گەورەی مربێت. من هەمیشە و دایم باسی ئەوەم کردووە کە زۆر خۆشە مرۆڤ بە گەورەی بمرێت. کاک نوشیروان ئەو وعدەی بە خۆی دابوو لە مێژ ساڵ بوو و ئەمن شێکتان بۆ بجەرمەوە. دەوروبەری ساڵی 2003 بوو، بەڕێز پرۆفسۆر ئەمیری حەسەنپور لە کانەداوە هات بوو، دۆستێکی دیێرینی خۆی بوو لە سەردەمی تەلەبایەتی و ئەوە و خوێندکارانی دەرەوەی وڵات لە حەفتاکان. لێرە لە ماڵەکەی خۆی لە گردی عەلی نازی پێکەوە دانیش بووین کە خواحافیزی لێ کرد، دەستی لەسەر شانی کاک دکتۆر ئەمیری دانا، گوتی ئەمیر دڵنیات دەکەم کە 10 ساڵ 15 ساڵ هەر چەندێکی خوا عمری پێداوم ئەوەندەم مابێت بە فیڕۆی نادەم و دەم هەوێ بە گەورەی بمرم. ئەو بریارەی دابوو، لە مێژ بۆ ئەو بریارەی دابوو. جا من حەسرەت دەخوازم بریا هەموو سەرکردەکان ئەو وعدەیان لەگەڵ خۆیان دابوو. چی نوشیروان مستەفا لەگەڵ سەرکردەکانی ترجا دەکاتەوە، بەتابەتی لەو سەرکردانێکی کاری سیاسیان کردو لە تاریخی لانی کەم 100 ساڵی ڕابردووی کووردا. من یەکەم جار کاک نوشیروان لە ساڵی 1970 دیوە ئەویش لە سەفەرێک لەگەڵ ئەم کاک دلێری سەیمەجیدا لە بناری قەندیلەوە لە دەوروبەری ناوزەنگەوە پێکەوە هاوسەفەر بووین، خەریکیش زەمانی شا دەڕووخاو نەدەڕووخاو ئەوانە بوو کە کاک نوشیروان سەفەرێکی کرد بەرەو سووریا. هیچ ڕێگایەک نەبوو، هەر ئەوەندە دەبوو لە ڕێگایەکی منتەقەی شکاکانی ڕۆژهەڵاتی کوردستان بیپەڕێنینەوە بۆ برایانی ئاڵای ڕزگاری لە دەوروبەری وان و لەوێڕا ئەو برادرانی ئاڵای ڕزگاری بیبنەوە بۆ ناو سووریاوە، لە سووریاوە بڕاتەوە بۆ دمشق. من لەو سەفەرەیدا 3-4 ڕۆژ پێکەوە بووین. یەک شت کە سەرکردەکانی دیکەشم دی بوو، بەڕاستی هەمووی ئەوانی دیکە با ناوی هیچیان نێنم، هەمووی سەرکردەکانی شۆڕشینۆم دی بوو و لەگەڵیان هەستا بووم دانیش بووم، بەڵام ئەمن ئەو دەم گەنج بووم، زۆر گەنج بووم و تازەش دەستپێکی تەعاروفاتوانە بوو. کاک نوشیروان بە تایبەت لەسەر مەسەلەی نەتەوایەتی کە منی معجبی خۆی کرد. من هەر لە دەستپێکی ژیانی سیاسیمەوە پێم وابوو دەبێت ناسیۆنالیزمی کورد بە قووەت کرێ و هەرگیز ناسیۆنالیزمی کورد لە بزادی کوردیدا شکلی نەگرتووە و ناسیۆنالیزمی کورد نەبووتە چەمکێکی بەهێز لە نێو ڕۆشنبیر و بەنێو نوخبەی کووردا. من کاک نوشیروانم وا دیت کە ئەجەندای هەیە، کاک نوشیروانم دیت کە ئاسۆی هەیە، کاک نوشیروانم دیت کە دەزانێت بۆچی خەبات دەکات، کاک نوشیروانم دیت زۆربەی ئێمە بەڕاستی بەبێ ئەولا قسە بکەم کە دەست پێکی شۆڕش چ لە دیوی ڕۆژهەڵات چ لە دیوی باش لەگەڵ کەوت بووین، زۆرمان لەگەڵ کەوت بووین. مەسەڵەن من ئەو برا گەورەکەی لەگەڵ بۆ براسکۆلەکەش لەگەڵ کەوتو، ئەو باب لەگەڵ بۆ کوڕەکانیش لەگەڵ کەوتون. یعنی هەروە بە سودفە مەسەڵەن بووین بە کۆمەڵە، بە سودفە بووین بە دموکرات، بە سودفە بووین بە یەکێتی نیشتیمانی، بە سودفە بووین بە حسک و دواتر شکلمان گرتو ئەوە بووین و قایم بووین. بەڵام
ئەم پیاوە بەڕێی من بۆ ئەوەی نەهاتەوە کە ببێتە سەرکردە یا تموح یا ئەوەی کە بە سیاست پێ بکە کاگنوشیوان کە تەلەبایەتی و جامعە لە نەمسا و لە کەناری دانوبەوە بەجێ دێڵێت ئەجندای هەبووە زانیوەتی بۆ دێتەوە. باشە من لێرەدا پرسیارێکم بۆ دروست دەبێت چی وا دەکات کە نەوشیروان مستەفا سەرکردەیەک بێت هێند لە ئاستی کوردستانی گەورەدا خۆشەویست بێت بەو ڕوانینە دەمی هەر سیاسی دەکەیتەوە لە پارچەکانی تری کوردستانی نەک لە باشوور ینی وەسفێشی تەواوی نەوشیروان مستەفا بە سەرکردەی کاریزمی بە سەرکردەی نەتەوەی کورد بە سەرکردەی ئامانجەکانی کورد زۆر وەسفی تری دەکەن ئەن چی وا دەکات ئەم سەرکردەیەت لەسەر ئاستی کوردستانی گەورەش ئەو هەموو خۆشەویستیە بۆی هەبێت بەو سەرکردە نەتەوەیە بناسێنرێت وڵی کاکە لە نێو سەرکردەی کووردا و یا لە نێو جوڵانەوەی کووردا لە نێو سیاسیانی کووردا زۆر سادەیە ینی ئەوەندە سادەیە بە قەت پەیامە سادەکانی کاگنوشیوانی کە لە هەژنۆدە ساڵیدا بە کۆمەڵانی خەڵکی بەگوێی خەڵکیدا کردووە ئەوەی کە ئەتۆ بە گەورەیش بڕۆی بنێو خەڵکەوە لە دووسێشت خۆ بپارێزی بەڕێی من میلەتی کورد میلەتێکی زۆر سادە و فەقیرە زۆر سوود تێدەگا ئەوەندەی لە تۆ دەوێت کە گەندەڵ نەبی ئەوەندەی لە تۆ دەوێت لەگەڵی خاچی بی ئەوەندەی لە تۆ دەوێت کە دەفکری تەنیا کە سوکاری خۆتدا نەبی دەفکری میلەتی کوردابی فەرق و جیاوازی لە نێو مناڵێکی هەژار و مناڵەکەی خۆتدا نەکەی کاگنوشیوان ئەم خصوصیاتانەی زۆر تێدا بەرجەستە بوو لە وە زیاتر کاگنوشیروان لە زۆربەی بوارەکانی علمی کۆمەڵایەتیدا لە علمی ڕۆژنامەنووسیدا لە علمی مێژوویدا لە علمی سیاستدا ئەم پیاوە دەستی هەبوو هەر جۆرێک ئەتۆ بەحسن لەگەڵ دەکرد تەنانەت لە جا و گۆڵ و بەرد و شاخ و بەندیوار و ئەوانەی کوردەواریشدا ئەو پیاوە حەزی هەبوو ئارەزووی هەبوو دەیزانی متالعەی دەکرد و ئەوە کتێبەکانی و هەمووی مێژووی نووسینەکانی شاهیدی ئەوەن کە من نامێ بەرنامەکەمان بەوەی ئەو بکەم چکا دەزانم برادەرانی دیکەش قسەیان لەسەر کردووە کاگنوشیروان ئەوەی کە خۆشەویست بوو دنێو ڕۆشنبیر و نوخبەی سیاسی و خەڵکی عامی هەرچوە پارچەی کوردستان ئەوە بوو زۆر ڕاحەت زۆر زوو مەسیزەکەی دەگەیان کە ئەم پیاوە ئەجندای هەیە ئەو پیاوە ڕزگاری کوردستان دەوڵەتی کوردی ئەجندای بۆ هەدەفی بۆ ئارەزووی بۆ هەر لە سەردەمی جوانی و لە سەردەمی قوتابیان و لە سەردەمی گۆڤاری ڕزگاری و دواتر لە خەباتی سیاسیدا و لە پارتیدا و دواتر لە تەلەبایەتیدا و ئەو جارەکانە لە هەمووی گرنگتر قۆناغی ژیانی لە 76ەوە کە نەمساوە دێتەوە و شۆڕشێکی نوێ دوای ئەو نەکسە گەورەیە دوای ئەو نسکۆ گەورەی کە لە 75 کۆمەڵانی خەڵکی کوردستان دووچاری بوون کە هەمومان دەزانین بە ئاژ بەتاڵ ناوی دەرکردووە کاگنوشیوان هات لە ئەنگوستە چاوێک لە تاریکستانێکی ساڵانی 75 و 76 لەگەڵ بەڕێز مام جەلال و لەگەڵ هەواڵەکانی کۆمەڵەی مارکسی لێنینی هاتم بەڕاستی مەشخەڵێکیان داگیرسان کە هیوا و هومێریەکیان دایەوە بە خەڵک و ئەو تاریکی و یەس و ناومێدەی کە لە 75 ڕوخساری میلەتی کوردی گرتووە هەر چوار پارچەی کوردستان بە هەڵگیرسانی شۆڕشی نوێ و بە تایبەت لە شۆڕشی نوێژدا باڵێکی هەرە بە قووەت و باڵێکی هەرە گەورەی شۆڕشەکە کە کۆمەڵەی مارکسی لێنینی بوو یا کۆمەڵەی ڕەنجدەران دواتر هەمووی گەنج تەلەبە خوێندووە و لە ژێرەوەی 30 ساڵ تەمەن مەبەستمە باس لە ڕۆڵ و پێگەی نەوشیروان مستەفا بکەین لە دوای ڕاپەڕینەوە بۆ پرسی کورد لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان بە تایبەت لەسەر باشووری کوردستان ڕۆڵ و پێگەی ئەم سەرکردەی کورد چی بوو لە دوای ڕاپەڕینەوە تا دەگەین بە دروستکردنی بزوتنەوەی گۆڕان و تا ماڵاواییکردنی بەجەستان لەلای ئەگەر موامرەکان و ئەگەر ملشکانەکان لە سیاسەتی کوردی وەلا بنین و حەق بدەین بە حەقدار هەمومان دەزانین کە ئەوە کاگنۆشیرەوان بوو کە زۆر زوو و ئەو ڕۆکانە گرتە ڤیدیۆیەک لە بڵاو بۆتەوە لە کاگنۆشیرەوان کە دەچێتە لای بزوتنەوەی پێش هەڵبژاردنینەوە دوویەکی و باسی ئەوە دەکا کە هەرێمی کوردستان بەرەو چ ئاقارێک دەڕوا و هاوار دەکا کە ورن بە ئەفریاکەین وەکو لوبنانی لێنەیە وەکو چی لێنەیە ئەوە پێش ئینتخاباتی ساڵی 92 کاگنۆشیروان هەروکو ئەرزمکردن دەیزانی کە دەبێت
دەوڵەتی کوردی دروست بێت دەوڵەتی کوردی بە موسساتەوە دروست بێت دەوڵەتی کوردی موسسات بەڕێوەی بەرێت دەستا و دەستی دەسەڵات هەبێت یەکێک لەو سفاتە گەورەی کاگنوشوانیت کاتێک بە زۆرە ملی و بە کەڵەگایەتی هێنایان نەتیجەی ئینتخاباتی 92یان کرد بە 50-50 کاگنوشوانیتی کاکە با ئێمە قەیدناکە لەگەڵ ئەوەش کە هەمومان دەزانی هێژمۆنی یەکێتی نیشتیمانی لە پێش ساڵی 92 و پێش ڕاپەڕین بەسەر تەواوی کوردستاندا هەبوو و شۆڕشی نوێ بەسەرکردایەتی یەکێتی نیشتیمانی بوو بەڵام بەهۆی وەی کە فێڵێکی گەورە کرا لەلایەن ئەولاوە و هەموو مستەشار و جاشەکان عەفوکران و چوون لە باوەشی ئەولایەوە میزانی دەنگدانەکان هەم بەهۆی تەزویرەوە هەم بەهۆی ئەوەیەوە کە ئەو فێڵە گەورەیان کرد کە هەموو بچن جاش و مستەشارەکان لەولادا خۆیان ببینەوە ئەوە بوو کە ئەو 50-50 هات لەگەڵ ئەوەش کاگنوشیوان مقالەی هەیە لە کوردستانی نوێ ئەمە لە لەندەنیا کاتی خۆی لە نەوەدەکان ئەو مقالەیەمان لەگەڵ کاگنوشیوانی سەنگ و سوژن دەکردەوە کاگنوشیوان لەوێدا باسی ئەوەی دەکات دەڵێ کاکە قەیدناکە دەوڵەت حکوومەت دروست دەکەن با ئەوان دروست بکەن برادەرانی پارتی با ئێمە ئۆپۆزیسیۆن بیت ئەو کات کاگنوشیوان بڕوای بەبوونی ئۆپۆزیسیۆن هەبوو دەیزانی کە لە سیستمێکی حاکمیەتدا ئەگەر حاکمیەت هەبێ و ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبێ ئەم حکوومەتە ئەم سیستمە تەندروست نابێت کاگنوشیوان پێی وابوو ئەمن شاهیدی ئەوەی دەدەم وە زۆربەی برادران کە ئێستا جویان لە دەنجی منە باش دەزانن کە من دەڵم چی یەکەم جار کە دەعمی ڕۆژنامەی ئەهلی کرا دەعمی ئەم گەنجانە کرا لە شارێکی وەکو سلەیمانی کە وردە وردە دەنگی ئازاد دەبڕن لەگەڵ ئەوەی کە شخصی ئەوەڵ یا دووەمی یەکێتی نیشتیمانیش بووە زۆر جار دایان کوت دووەمی ئەوەڵ لە ناو یەکێتی نیشتیمانیدا بەڵام ئەو چ بە ئاشکرا چ بە نەهێنی چ بە ئەولا دەعمی دەنگی ئازادی دەکرد دەعمی ئێوەی ڕۆژنامەنووسی دەکرد یەکەم ڕۆژنامەی هاوڵاتی کە لێر لەو شارەیدا مەزراوە وەکو ڕۆژنامەیەکی ئەهلی ئەمن دەزانم کارمەندەکان و سەرنووسەرەکان و خاوەن ئیمتیازەکانی بە یەک بە دوایەکەدا چەند لە کاگنوشیوانی نزیک بوون و ئەمن زۆر جار لیوەڕۆیان کە دەچووم لەگەڵ ئەو برادرانەی کە ئێستا جویانە دەنگمە دەمزانی کاگنوشیوان بە چ زمانێک قسەیان لەگەڵ دەکا و بە چ زمانێک حەولی ئەوە دەدا کە میلەتی کورد لازمێتی ئۆپۆزیسیۆن من کۆتا پرسیارم لە بەڕێستەکەم بۆی نوێشوە مستەفا لە دوای خۆی بۆ گەلی کوردی بەجێ هێشتووە چۆکو ڕێبازە سیاسەکەی چۆکو هەموو کوی بوارەکانی ترێ بایەخیان چەندەوە پێت وایە بەکوێ دەگەن هەموو ئەو پرۆژانێکی ئەو هەیە وڵایی کاکەڵەوە بەڕاستی کاگنوشیرەوان پێم ناخۆشە قسەی دەکەم بەڵام مەرگیشی بۆتە نیعمەتێکی گەورە بەڕاستی دڵ ینی ئەم برادرانەی کە بە دوای کاگنوشیرەواندا چ برادرانی بزوتنەوەی گۆڕان چ کە سوکاری و ئایلی وەکو خانەوادەی ینی بەڕاستی وەزعێکیان بۆ هاتوتە پێشەیە کە ئێستا ئەمن دەهاتم دەڵێ ئەم جادە و خیابانیانەی شاری سلەیمانی مانجی حوتی 2009 بزوتنەوەی گۆڕان کەوتێتەوە ترۆپچی گەشەکردنەوەی خۆی ئەمە بەهۆی مەرجی کاگنوشیروانەوە ئێستا دروست بووە ئەگەر ئەو برادرانە کە سوکاری کاگنوشیرەوانی ئێوە لە ئیعلامی کاگنوشیرەوانی بزوتنەوەی گۆڕان ئەوە ئیستیغلال نەکەن ئیتر ئەمە هیچتان پێ ناڵە بەڕاستی کاگنوشیرەوان سەروەت و سامانێکی بۆ ئێوە بەجێهێشتووە بۆ ئەو کاکانە بەجێهێشتووە بۆ کە سوکار و بۆ کوڕ و کوڕەکانی و بۆ کچەکەی و بۆ خزمەکانی بەجێهێشتووە کە هیچ کەس بۆ هیچ کەسی نەکردووە کاگنوشیرەوان گەورەی بۆ بەجێهێشتون کاگنوشیرەوان ئەوەندە بە گەورەی مردووە کە فقط و فقط ئێوە لە بزوتنەوەی گۆڕان هەمووتان دەتوانن فقط خەریکی درونەوە بن خەریکی درێنە بن خەریکی ئەو بن بەرو بوومەکەی حاصڵەکەی درێنە بکەن و بیدەنەوە بە خەڵک کاگنوشیرەوان پەیامەکەی زۆر سادە بووە وەرن هەموو پەیامەکانی ئەم 18 ساڵەی بزوتنەوەی گۆڕان بێنی لە لاپەڕەیەکی ئاوادا بە خاڵەکان بنووسین و لە مەکتەبی ئیبتدایی دەتوانی دەرسی پێ بیڵێ و منداڵیەت حاڵی دەبێت عەدالەتی کۆمەڵایەتیە سەروەری یاسایە مافی ژنە مافی مناڵە هەمووی ئەوانە ئەوەندە سادن کە ئێوە ناتوانن بڵێن ئەرێ کاگنوشیروان استراتیژی چی بوو استراتیژی کاگنوشیرەوان دەوڵەتی کوردی بوو استراتیژی کاگنوشیرەوان نەتەوەیی بوون بوو استراتیژی کاگنوشیرەوان لەگەڵ ئەوەش کە نەتەوەیی بوون بوو لەگەڵ ئەوە زۆر جار دەیکوت ئێمە نابێت تەداخل لە پارچەکانی تری کوردستان بکەین دەبێت خۆشمان بوێن دەبێت لەگەڵیان بین دەبێت هاوکاریان بکەین بەڵام تەداخلی کاروباری سیاسی و حیزبایەتیان نەکەین
ئەمن ناچم بۆ کوردی ئێرانی حیزب دروستکەم ئەمن ناچم بۆ کوردی تورکیا حیزب دروستکەم ئەوانە هەموو نسیحەتی کارنجام بکە من لە نزیکەوە شاهیدی ئەوانە مدیومە بۆیە ئەمن ئێستا لێرەوە دەڵم بەڕاستی دەبێ ئەم برادرانەی بزوتنەوەی گۆڕان زۆر زوو بکەونەوە خۆ تەکەتول و تەکەتولکاری دەبێ بەجێ بێڵن بە خاتی ڕوحی گەورەی ئەو پیاوەی بە خااتری ئەو کارە گەورەیە کە ئەو پیاوە کردوێتی بۆ نەتەوەکەی و بێنە سەر ئەوەی کە بەڕاستی ڕێگاکەی ئیدامە بدەن و بەبێت تەماح و بێت تموح. زۆر بەڕێز مامۆستا عەلی کەریمی سیاسەتمەدار و هاوڕێی نەوشەوە مستەفا سوپاس بۆ بەشداریت لەم بەرنامەیە. منی سوپاسیەوە دەکەم. بینەرانی عزیز و خۆشەویستی کێنێن سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان تا بەرنامەیەکی تر شاد بن. thank you